بە تێچوویەکی زۆر و لە موشکە ساڵیەدا 6 دۆنم شووتی بە ئیجار بەرهەمێناوە. ئێستا وەرزی پێگەیشتنی شووتیە، بەڵام نەبوونی بازار بۆ ساختکردنەوەی کێشەی ئەم جوتیارە و هەموو جوتیارانی هەرێمی کوردستانە کەوە خۆیان دەڵێن بەرهەمی ناوخۆ زۆرە و بە شێوەی ڕەسمی و بە قاچاقیش لە مەرزەکانەوە شووتی دەهێنرێتە عێراق و هەرێم. ئێمە وەکو ئیبین ئەم کێڵگە و مەزرا تقریبان زیاتر لە 6 دۆنم شووتیە کە ئێستا لە پشتانەوە ئەیبینن. لە ڕاستیدا کێشەی ئێمە ئەوەیە ئەو حدودانەی کە بۆ ئەم ساڵ ئەو حدودانەی کە کرایەوە بەڕووی ئەو حدودانە کە کرایەوە لە باشووری عێراق کارێکی کرد لەسەر بەروبوومی کشتتوکاڵی جوتیارانی هەرێمی کوردستان کێشەیەکی زۆر گەورەی بۆ ناوینێتەوە. جیاواز لە ساڵانی ڕابردوو بازبوونکردنی خاکی هەڵەبجە، شووتی زەرد و شووتی سووریش ئێستا بەرهەم دەهێنرێت. لەبەر زۆری بەرهەمەکە کیلۆیەک لە نێوان 50 دیناری عێراقی تا 60 دیناری عێراقی دەفرۆشن. لە بەریتانیا زۆر داواکاری لەسەر بوو کە بینی ویان کوالەتی کێڵگەی کوردستان گەشتوتە ئاستێک کە ئاستێکی زۆر بەرزە، خۆیان هاتن ئەو سوپەرمارکێتانەی بریتانیا داوای ئەم بەرومانە ئێمەیان کرد کە بیبەنە دەرەوەی وڵات، بەڵام بەهۆی ڕۆتین و چەندەها کێشەوە بەڕاستی نەمانتوانی بگەینە ئاستێ پێش موسیمەکە بتوانین ئەم بەروبوومە بنێرینە دەری وڵات. من داواکارم لە هەموو هاوڵاتیانی سەربەرزی هەرێمی کوردستان بگەڕێنەوە بۆ بەرهەمی ناوخۆ. لە ناو بازاڕەکاندا شووتی فرۆشەکان دەڵێن ساڵی پار بەرهەمی شووتی نرخێکی زۆری دەکرد. ئەم ساڵ بەهۆی گونجاوی کەشوهەواکەوە بەرهەمەکە زۆر بووە، ئەو نرخەی ساڵی ڕابردوو ناکات. فاشوتی کیلوی 350 دینار لە علوە 400 دیناریەکە 325 دیناریەکە فەلعکەم کردبووی. شووتی هەولێریش بەم ڕادەیە زۆر نەبوو. ئیمساڵ بۆچی پارە ناکە؟ ئیمساڵ لەبەرەوە پارە ناکات شووتی شارە زوور پارکە پارێکە فەلاحێکی زۆر ساڵ شووتی زۆری کردووە. اینجا شووریش وەکو جاران نەماوە گۆل بێ. ئەم قەترە ئاسانە. مەسەلەی شووتینە لە علوە ئەمڕۆ لە زۆریا شووتینە لە علوە بۆ شووتی پارە ناکە. هەتا دوێن ئێمە شووتیمانە بۆ پیکا بە شووتی 600,000ەکە 700,000ەکە ئەگەر زۆر دەرەجەیەک بە 150,000 دیناریە کرد، بەڵام شووتیەکە زۆرە هیچ نەخۆشیێکیشی نییە، بەڵام شووتێکی زۆر کراوە لە بەری ناڕوە. لەم کاتا شووتی لە شارە زورا پێگەشتووە، شووتی لە پردێ پێگەشتووە، شووتی هەورێ پێگەشتووە، بەروبوومی شووتیمان زۆرە. بەڕێوەبەری گشتی کشتتوکاڵی هەڵەبجە لە لێدوانێکدا بۆ دەنگی ئەمریکا سەبارەت بە کەمی نرخی بەرهەمی شووتی دەڵێ پێگەیشتنی شووتی لە عێراق و هەرێم و زۆری بەرهەمەکە کاریگەری لەسەر کەمبوونەوەی نرخەیە. لەگەڵەوەشدا وەزارەتی کشتتوکاڵ باجی لەسەر بەرهەمەکانی دەرەوە داناوە. خۆی ئەمە ینی دوو لایەنی هەیە بۆ ئەوەی بتوانی پارێزگاری لە نرخ بکەیت. لایەن یەکەمیان ئەوەیە کە وەزارەتی کشتتوکاڵ کە ساڵانە پێی هەڵەسێت دروستکردنی خشتەیەکە بۆ ئەو بەرهەمانەی کە لە کاتی پێگەشتنە و بەشی پێداویستیەکانی ناوخۆەکەن ڕێگری یاخود باج بکرێت سەر بەرهەمی دەرەکی. و وەزارەتی کشتتوکاڵ هەر لەم ڕۆیشەوە لە هەمانگی و هاوکاریە لەگەڵ وەزارەتی کشتتوکاڵی عێراق بۆ ئەوەی ڕۆژنامەیەکی کشتتوکاڵی یەکگرتوو دروست بکرێت. ساڵی ڕابردوو بڵاوبوونەوەی نەخۆشیەک بە ناوی ڕەقا بەرهەمی شووتی جوتیارانی گرتەوە. بارینی بەفرێکی زۆر لەم ساڵدا وەک بەشێک لە جوتیاران دەڵێن بەشێکی زۆر لە نەخۆشیەکانی لەناو بردووە. ئەم ساڵ وای کردووە بەرهەمەکە زۆرتر بێت، بەڵام دەواازە سنووریەکان لە عێراق بەرەو ڕووی بەرهەمی وڵاتانی دراوسێ کراونەتەوە. ئەمەش کاریگەری لەسەر نرخی بەرهەمەکەی ئەوان کردووە. فەرحان هەورامانی، دەنگی ئەمریکا، هەڵەبجە.